نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. هەر لە چوارچێوەی خێزانە ئەزیزان بابەتێک زۆر باسەکرێ و ئەوروژێنرێ کە بابەتی جێندەرە. دڵنیاین کە جێندەر وەکو دەستەواژە لای زۆرینەی خەڵک و گوێگران ڕوون نییە. ئامانجمانە کە ڕوونی بکەینەوە جێندەر چییە؟ ئامانج لێی چییە؟ پاشخانی چییە؟ جێندەر بۆ و دەرهاویشتەکانی بۆ؟ لە ڕاستیە جێندەر لەوە دەرچووە کە تەنها دەستەواژەیەک بێت، بەڵکو لای چالاکوانان و ئەوانەی کە هەڵگری بیرۆکەی جێندەرن و بانگەشەی بۆکەن بۆتە فەلسەفەی ژیان، بۆتە عەقیدە، بۆتە دەستەواژەیەکە لە قاموسەکانە جێگەی بۆکەنەوە. زاراوەیەکی عەجیب و غەریبە، تێکەڵاویەکی زۆری تایە، بۆیە هەتا ئێستاش کۆک نین هەمووان لەسەر تەرجەمەیەک یا وەرگێڕانێک یا کۆک نین لەسەر مانای دەستەواژەکە خۆی. لە زمانی عەرەبی نەوعی ئیجتیماعی بۆ دانراوە واتە جۆری کۆمەڵایەتی، بەڵام هەمووان لەسەر ئەم دەستەواژەیە کۆک نین. پارە و سامانێکی زۆری بۆ سەرفەکرێ، بە تایبەت لە وڵاتێکی وەکو ئەمریکاوە کە میزانی ساڵانەی بۆ دانراوە. لە نەتەوە یەکگرتووەکان لە ئەوروپا بە شێوازێکی گشتی کاری زۆری بۆ کرێ. خەڵکانێک لە پێگەی باڵایە، لە پێگەی ئەکادیمیە، لە زانکۆکانە، کەسانی متەنەفید و بەتوانە پارەیان بۆ سەرفەکرێ ساڵانە یاخود مانگانە لە وڵاتە جۆرا و جۆرەکانی جیهانە هەتا برەو بە جێندەر بن، بایەخ بە جێندەر بن. پرسیارەکان لێرە ئەبێ جێندەر چی بێ؟ ئەبێ بۆچی بایەخ بە جێندەر بدرێ؟ لە کاتێکە لە چەندین موعتەمەراتە کۆنگرەی جیهانیە ئەم دەستەواژەیە باس کراوە. لە کۆنگرەی پەکین 254 جار وشە و دەستەواژەی جێندەر هێنراوە. لێرەیە ئێمە ئەبێ بپرسین، سەرەتا بزانین جێندەر چییە و واتای چییە و بە ناوی ئێوەشەوە ئێمە بە خەراتنی هەردوو بەڕێزان دکتۆر ناسح و دکتۆر عەبدولکەریمەکەین. بۆیە پرسیاری سەرەتامان لە خزمەت جەنابی دکتۆر عەبدولکەریمایە، جێندەر چییە و بۆ؟ بەڵێ، زۆر سوپاس. بەناوی خی گەورە مێهرەبان، دروست سلااو لەسەر گیانی پاکی پێغەمبەری خۆشەویستمان. سلااو بۆ ئێوە خۆشەویست، سلااو بۆ بینەرانی خۆشەویست. جێندەر وشەیە کە تەبعاً هەندێک جار لە هەندێک زمانە بەکارهاتووە لە بەرامبەر سێکسە، بەڵام وەکو جیاکردنەوەی پێبەخشینی مانایەکی زاراوەیی کە ئێستا تەرجەمەکەی جەناب ئاماژەی پێداوەکو نەوعی ئیجتیماعی کە دەلالەتی جیاوازی هەبێ لە سێکس کە جاران هەمان دەلالەتی هەبوو، ئەمە تقریبان ئەگەڕێتەوە بۆ پەنجاکانی سەدەی پێشوو. یەکەم کەس وابزانام جار پێشوو ئاماژەمان بە دکتۆرێکی نەفسانیدا جوانمانی کاتێ هینیە کرد ئەو مناڵە نێرەموکانی کە هاتنە بەردەستی ئەویست زینیان بکە لا على التعین، یعنی جیاکردنەوە ئەوەیە کردە کوڕۆیە وەکو اختبارێک لەسەر ئەکردن تا ئاخر جارەوە بوو لەسەر دوو مناڵ جەمک بوون، یەکیان باسم کرد خەتەنە کرابوو لەوێ چونکە خەتەنە زۆر ناکەن شارزانین لێ تووشی التهاباتی پێستی زەکەر بوو بوون. دکتۆر جەراحێک عەمەلیاتی کرد، زۆری بڕی بوو لە با بڵێن لە ئەندامی نێرینەی مناڵەکە، ئەتر بوو بە کێشەیەک بۆ عایلەیە. تا ڕێیان کەوتە ئەم جۆنمەنیە، ئەم ئوستادی نەفسانیە، ئەمە تر بە هەلی زانی بۆی تەجروبەکەی خۆی بەسەر کەسێکە تاقیب کاتوانی نێرینە بێ ئیشی لەسەر بکای بکاتە مێینە. ئەتر لەوە تقریبەن معنە ئیسلاحەکەی جێندەر سەری هەڵدا و حرەکەی نسوی طبعاً حرەکەی فێمینیزم ئیشی لەسەر ئەمە زۆر کردووە بۆ نێشتنی جیاوازیەکان نێوان نێر و مێ، یعنی شتەکان وا لەکرا ئەنجامە تێکەڵێکی وای لێ دروست کراوە کە هەروە کەسە لەبەر دەرنەکە. ئێستا لە مەسلەی هینا با بڵێن بۆ دیاریکردنی ڕەگەزی ئینسان، خۆتان زانن ئێمە ڕەگەزی بایۆلۆجیمان هەیە کە سێکسی پێوترێ بایۆلۆجیکەل سێکس،
ئەوەیە کە دوو ڕەگەزمان نێر و مێ XX مێیە لەگەڵ XYە نێرە. ئەمانە هۆرمۆناتیش دەورە بینێ مەسەلەن بۆ سەرهەڵدانی دوایی بۆ دروستبوونی نیشانە دۆمیەکانی هینی ڕەگەزی با بڵێن گەڕبوونی دەنگ لە پیاوە و دەراتنی ڕیش و سمێڵ و با بڵێن ئەو ئەو جۆرەشتانە لە ئافرەت شامسن ناسبوونەوەی دەنگی و گەورەبوونی سنگ و ئەم جۆرەشتانەمان پێ سەکەندری سێکشوەڵ پرۆپەرتیس ئەمانە هۆرمۆنات دەوری تیا بینێ هەندێک جار حاڵەتێکمانێ پێوتێ نێرەمووک هێرمۆفرۆدایتس ئەمانە هەندێکیان نێرمووکی حەقیقین ئەوەیە کە مناڵەکە هەردوو کۆندامەکەی هەیە لە ناوە هەندێکیشیان هەیە نێرەمووکی حەقیقینی نانی مۆقەتە لەژێر کاریگەری هۆرمۆنات تا مەسەلەن دایکەکەی کاریگەری هۆرمۆنات دایکەکەیە مەسەلەن نێرە و هەندێک سفاتی مێنەی تایوەکو با بڵێن ئەندامی نێرینەی زۆر دیار نییە یا باکسۆ مێینەیە و ئەندامی مێینەی زۆر وازح نییە پێوتە ئەمبیگوەس جەنیتالیا یعنی غامز با بڵێن هینی غامز هینی نادیار بەڵێ لێڵ کۆندامی لێڵ ئەمانە تەبان دوایی وردۆرە بە هۆرمۆنات چاکە بنەوە چکە خۆی کرۆمۆسۆماتەکان ئەسڵەن یان نێرینە یان مێینە هەندە حاڵەتمانەیە مەسەلەن هۆرمۆنی کرۆمۆسۆمی نێرینە مەسەلەن زیا XYY مەسەلەن ئەمانە زیاتر با بڵێن عەدوانی ترە بن هەندێ خۆت زانی تەبیعەتی نێرینە کە خاص ئەگەر هۆرمۆنی تێستۆستیرۆن کە تایبەتە بە نێرینەوە و هۆرمۆنی پرۆجێستیرۆن و ئەسترۆجین ئەمانە هۆرمۆنی مێینەن ئەگەر هۆرمۆنی نێرینە بێ بە کەسێک دەنگی گڕە بێ مووی دەمچاوی ئەڕوێ مەسەلەن عەزەڵاتی پتەوە بێتەوە چەوری ژێرپێستی کەمە بێتەوە باکسۆ هۆرمۆنی تێستۆستیرۆنیش باکسۆ دەنگ ناسکە کاتەوە مووی دەمچاوانە ناهێڵێ بەڵێ چەوری ژێرپێزیە کە هینی ماسوولکە کەمە کاتەوە ئەمانە هەمووی یعنی کاتێک کە ئینسان لەدایکە بێ نێرینەیەکی تەبیعی لەگەڵ XYەکەیە هۆرمۆنی زەکەری دەوری خۆی بینێت دەوری خۆی بنێ وردە لە پێگەیاندنی لایەنە نێرینەیەکەی لە مقابلی شامێینە کە XYە XXە کە لەدایکە بە دوایی هۆرمۆنی مێینە تێستۆستیرۆن و پرۆجێستیرۆن ئەمانە دەوری خۆیان ئەبینن لەوەی کە نیشانە مێینەکان یا سفاتە مێینەکانی وردە دەربخن ئەمە یعنی ئەمێنێتەوەی کە پێوتێت هەربەفرۆدایتزم ئەوەی کە هینی نێرەمووکی حەقیقیە ئەویان ئەمێنێتەوە سەر مەسەلەن ئەو جەراحیکەینە سەیری کرۆمۆسۆماتیەکەن وەختە بە پێ کرۆمۆسۆمات هینی بۆکەن یعنی با بڵێن ئەکەنە نێرینە یا ئەکەنە مێینە ئەلوە مەجای تایە تەوان لێشا ئەگەر تۆ بێت و کرۆمۆسۆماتی نێرینە بێ و بیکەیتە مێینە ئەندامە نێرینەکانی هین بکەی خۆشی کرۆمۆسۆماتی نێرینە بە دیسانە و هین دەرەچێ یعنی شتێ کەسێکی سروشتی دەرناچێت جێندەر ئەوەی کەیانەوەی گۆڕانکاری تیا بکەن حقیقەت داهێنانی جێندەر وشەی جێندەر و نەکرد جێندەریان تقریبان سێ زاراوە دەورە بینێ سێکسی بیۆلۆجی جێندەر یانە ئیجتماعی یا سەقافی لەگەڵ تەوەجوه ئینسانەکە یعنی جاری وا هەیە مەسەلەن کابرا ئەڵێن کابرا مەسەلەن سێکسە هینەکەی نێرینەیە سێکسە بیۆلۆژیەکەی جێندەرەکەش یا نەوع سەقافی ئیجتماعیەکەی نێرینەیە بەڵام تەوەجوهەکەی مێینەیە ئەمە نەوەک هەیە ئەتر بەم سێ نییە تقریبانەوە 58 جۆران هین کردووە چکە تۆ ئەمیان با بڵێن ئەمیان نێرینە بێ ئەویان مێینە بێ ئەویان تۆجۆکەی نێرینە بێ ئەمە وها کزاون و احتمالات نێکدانی تقریبان نزیکی خۆیدا لە 6 جۆرین بەڵێ تۆجو ئەتر تۆجوهاتەکان هەندێک جار ئەتر ناوەستێ بە هینەوە میل بۆ مەسەلەن هاوڕەگەزی خۆی یا میل بۆ ڕەگەزی جیاواز بەڵکو میل بۆ ئاژەڵ مەسەلەن میل بۆ مناڵ مەسەلەن میل بۆ شتی ناتەبیعی حتا بۆ کڵەوە جۆرەشتانە
ئەمانە هەمووی ئەچێتە بابی ئەم جێندەرەوە یعنی بە کورتی یعنی کە داهێنانی جێندەر بۆ ئەوەیە کە دەستکاریەکی تەواوی پێکاتی بکەن و کۆمەڵاتی بکەن و شتێک نێڵن بە ناوی ئەمە مەگەر دوایی باسی کاریگەریە نەفسی و کۆمەڵاتیەکانی بکەن لەسەر مرۆڤ. بەڵێ دەستە خۆش. دکتۆر ناسح جێندەر بۆ جێندەریەکان چیانەوێ؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله ومن والاه. خوشحاڵم لە خزمە جەنابی دکتۆر کەریم ئێوەی بەڕێز. ئەم بابەتە دوو جەمسەری بچووکە خودی مرۆڤەکان فعلەن شتێک کێشەیەک هەیە بوونی هەیە کە پێی دەوترێت بابەتی نێرەمووک و ئەم بابەتەوەکو جەنابی دکتۆر باسی کرد بابەتێکی صرف پزیشکیە. پزیشکەکان دەتوانن نەخۆشخانەی بۆ دابنرێت حکومت پارەی بۆ سرف بکە و ئەو کێشانە چارەسەر بکرێ ڕەگەزەکان بگێڕێنەوە سەر ئەسڵەکانی خۆیان. بەڵام لایەنێکی تر و تەوەجوهێکی تر لە پشتی ئەم بابەتەوەیە کە دێن ئەم بابەتە ئەقۆزنەوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک گۆڕانکاری بهێنن بەسەر مرۆڤایەتیدا و بەسەر کۆمەڵگەکانی خۆیاندا. زۆرێکیش لەو شوێنانەی کە بڕیاریان بەدەستە ئەو بزوتنەوانن کە پێیان دەوتێت پەرچەکردداری توندیان هەیە بەرامبەر بە مێژوو بەرامبەر بە ئاین بەرامبەر تەنانەت بە قانون و بەرامبەر بە فەلسفەی ژیان و تایبەتیش ئەم بابەتانە لە ئەوروپا و ئەمریکاوە سەرهەڵەتە چونکە دەبینین ئەو بیرۆکەی لە ئەمریکا و ئەوروپا باوە با لە دینە کۆ دەست پێ بکەین دەبینین لە ئاینی مەسیحیە ئەوە فێری خەڵک کراوە کە هاتنە دەرەوەی باوکە ئادەم لە بەهەشتا بە بۆنەی ئافرەتەوە بووە بە بۆنەی دایکە حەوا ئەوە بووە لە دیدی ئەوانە بەم شێوازەیە چونکە لە دیدی ئێمە وەکو موسڵمان شتێکی ترە ئەمە ژوای کردووە کە لە چەندین دقا باسی بکەن ئافرەت بۆیە تووشی ژانە بێ ئافرەت بۆیە تووشی ناڕەحەتیەکانی ژانە بێ پیا و تووشی هەژ ناڕەحەتیە بێ خەتای ئافرەتە بۆیە لە ڕووی ئاینیەوە وای لێ هاتووە پەرچەکردارێک دژ بە ئاین دروست ببێ کە خەڵکێک داوای ئەوە بکە ئافرەتیشە بێ مافی هەبێ کاتێک کە دەینە ڕووی فەلسەفی دەبینین زۆرێک لەو ویر و بۆچوونانەی کە فەلسەفین باو بوون لە ئەوروپا بەگشتی مامەڵەیان لەگەڵ ئافرەتا کردووە بە شێوازێکی دیکەی تر مامەڵە لەگەڵ ئافرەتا کراوە کە پڕ بووە لە توندوتیژی نیتشاڵێ مامەڵە لەگەڵ ئافرەتامە کە هەتا دار بەدەستەوە دەگری کاتێک کە یەیتە سەر یعنی ئەفلاتۆن تەنانەت کۆمەڵێکتر لە بیریار و فەیلسوفەکانیان دەڵێ ئافرەت حتا ئەمرێ هەر بە خەفەتۆژی لەبەرەوەی پیاو نییە ئەڵێن ئافرەت مرۆڤێکی ناکامڵە ئافرەت سەرچاوی کێشەکانە هەمووی ئەمە لە بیرۆکەی فەلسەفی ئەوروپیا بوونی هەبووە بۆیە پەرچەکردارێکیش بەرامبەر بەمە دروست بووە تەنانەت لە ڕووی قانونیەوە ئافرەتیان والێ کردووە کە ئافرەت لە کەمترین کایەکانی ژیانە بوونی هەبێ یعنی من ڕووداوێکی زۆر عەجیبم خوێندەوە محەممەد عیمارە باسی دەکا کە لە ساڵەکانی 1930دا یعنی هەمووی 100 ساڵەمە پێش ناکا کە ئافرەتێکی میسری کۆگایەک دەفرۆشێت بە پیاوێکی فەڕەنسی تعاملی لەگەڵاکە کە بیداتێ بە کرێ یاشتێ لەم بابەتە کە ڕێەکەون لەسەر پارەکە پیاوی فەڕەنسیەڵێ دەی عقدەکە بێ بە فەڕەنسیش بکرێ بڕۆ مێردەکەت بانکە بۆەوەی کە ئێمە عقدێکی لەگەڵا بکەین ئەوڵێ مێردم بۆی بۆچیە ئەمە مڵکە مڵکی منە ئەو کاتە بێتە دەنگەیەک یعنی ئەڵێ نەخێر لە قانونی فەڕەنسیا ئافرەت بووی نییە خاوەنی مڵک بێ ئەمە لە ساڵی چەندە لە ساڵەکانی تەنها سەدەی ڕابردوو 100 ساڵ لەمەوە پێش ئەمە ژوای کردووە لە قانونیشە مافی ئافرەت لە وڵاتانە تا ئەنجاسێک بە ئێستەشەوە کە لە ئەمریکا بازەوە دەکرێت لە سەدا 20 ئافرەتان هێستش لە هەندێک شوێنە لە سەدا 20 موچەکەیان کەمترە لە پیاوان لەبەرەوەی ڕەگەزی مینیان هەیە بۆی دەبینی لە ڕووی کارەوە لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی ئاینیەوە زوڵمێکی زۆر لە شاوێکی زۆر لە فکر هەیە دژ بە ڕەگەزی مینە لەبەرەوە سروشتیە کە لە بەرامبەر ئەم کردارەدا پەرچەکردارێکی تر دروست ببێ و ئەم پەرچەکردارش کە حرەکە فیمینیزمەکانە کە تەمەرکوزی حول الأنثى و ئافرەت گەرایەتی بکەن و وای لێبێ ئافرەتان بانگەشەیەوە بکەن کە دەبێت دژ بە دین بین دژ بە هەموو شتێک بین حتا ئەگاتەوەی کە بڵێن موت الإله موت التاريخ موت العفة موت الحياء يعني بانگەشە بۆکەن کە مێژوو بمرێت خوداوەند بمرێت و باز لە عیفە و داوێن پاکیە کاڵێ بمرێت ئەخلاق بمرێت حەقیقە و ڕاستیەکان بمرن يعني بێ جارێکتر وێنای ژیان بکەینەوە بێ ئافرەت بینینەوە کایە دژ بمان بۆیە سروشتیە کە دەبینیت لە بەرامبەر ئەمانە کۆمەڵێک بزوتنەوەی فیمینیزمی دروست ببێ کە دژوار بێت تەنانە بەرامبەر بە پیاو دژ بێ بەرامبەر بە دین دژ بێ بەرامبەر بە هەموو کۆیەکانی ژیان یعنی تەسەورەکەی
لە ئەمریکا ڕێکخراوە بێ بە ناوی حرەکە تەقطیع ئەوساڵ الڕیجال بزوتنەوەی چوار پەلکێشانی پیاوان بۆ چونکە تەواو بۆتە ئیعلانکردنی شەڕێک کاڵێ مەوت الئیلاه باسی مردنی ڕاستیەکانەکە مردنی حەقیقەتەکانەکە مردنی ئەخلاقەکە مردنی جوانەکانەکە یعنی ئیتر هیچ شتێک نەماوەتەوە کە ئەوان کاری لەسەرکەن بۆیە فیمینی جندەر بۆ لەبەرەوەی کە یەکێکە لەو ڕێگایانەی کە ئافرەتان و ڕێکخراوە ئافرەتەکان بەکاری بێنن وەکو دکتۆر محەممەد عیمارە باسەکە دەڵێ زۆرێک لە پێگە قانونەکانیش بەدەست ئەندامانی حرەکەی فیمینیزمین وەوای لێ هاتووە لە 16 هەڵگرانی بزوتنەوەی ئافرەت باوەڕیان بە پیاو نماوە بەڵکو باوەڕیان بەوەیە کە ژن ژوو بکا بە ژن وە زۆر لە 16 سیحاقین ئافرەتە بۆتە هاوڕێ ئافرەت و باوەڕیان بەوە نییە کە شوو بکەن بە پیاوێک ئەمانە هەمووی سروشتیە کە هەچ پوشێکیش ببینن دەستی پێوە بگرن بۆی کە بیکەن بە دژ بە کارێکی فەلسەفی بیر و ئایدایەکی فەلسەفی بۆی دژ بە واقعەکانی ژیان ببنەوە بۆیە لێرەوە جندەر دەزەکا بە هەموو کارێکی خۆی مەسلەی جندەر بەکارهێنێ مەسلەی یعنی نێرەمووک بەکارێنێ بە هەموو جۆرەکانیەوە بۆ ئەوی کە بیکاتە دەستپێکێک بۆ فەلسەفە داڕشتنی ژیان بڵێ ئاماژەمان بەوە کرد کە جندەر دەرچووە لەوەی کە تەنها مستەڵەحێ بێ بۆ تەعقیدە بۆتە فەلسەفەی ژیان جندەر تەبعەن لێکدانەوەی ئەوان وەکو دکتۆر ئاماژەی پێکرد ڕەگەزی مرۆڤ لە ڕووی بایۆلۆجیە دابەشەوە بەسەر دوو بەشە نێر لەگەڵ میە پیاو لەگەڵ ئافرەت بەڵام ئێستا ئەمان ئەیانەوێ ئەم حاڵەتە هەڵوەشێنەوە بیکەن بە نەوەی ئیجتیماعی مرۆڤەکە خۆی بڕیار بە کایە ئەم نێرە یا مێیە یا نێرە مووکە یا مەیلی چۆنە ئەمان کێشەکە لەوەیە هاتوون بڕیاریان داوە بەوەی کە کاتێک کە باسی پیاو ئەکرێت لە ئەسڵا ئیحاکە بۆ ئەوەیە کە پیاو بەهێزە کە پیاو منتیجە بەرهەمهێنە کە پیاو باڵا دەستە کە ئەو تێ سەرۆک ناوی ئافرەت ناهێندێ بەڵکو پیاو ناوی پیاو ئەهێندێت بۆیە ئەڵێن ئەمە کۆمەڵگە هاتووە کارێکی وای کردووە کە پیاو کا بە پیاو ئافرەت کا بە ئافرەت کۆمەڵگەیە ئەم مەفاهیمەی داوە بە پیاو وەدایەتی بە ئافرەت و ئافرەتی لاواز کردووە وەیە کاتیبێکی فەڕەنسیە جنس الآخر کە باسێکاڵێ ئەو سافاناڵێ ئەڵێ 1000 ساڵەوە پێشوانە بووە کۆمەڵکە من ئینسان کە لە دایکە بێ نە ئافرەتە نە پیاوە کۆمەڵگەکە وای دێکە ئەم مرۆڤە بێ بە پیاو یاخود ببێ بە ئافرەت بەپێی بۆچوونەکانی ئەوان لە ڕاستێکەیە مامۆستایان طبعا لە حەزارەتی ڕۆمیە ئێمە کە لە کوتوبی سیریای خوێنین بە تایبەت تاریخەکان تاریخۆمان باسەکە ئافرەت وەکو مرۆڤ ئاماژەی پێ نەکراوە لە کۆنگرەی ڕۆمەکانە ئافرەت دوتیانە کائینون لا نەفسە لەهوو یعنی ئەم ئافرەتەکە لە هۆکا گەڕێتەوە بۆ کائینەکە کە مذەکەرە ئافرەت شەیطانە هەندێک گوتیانە ئافرەت شەیطانە تەنانەت وەکو عەبد و جاریە و ئەمانە بۆیان ڕوانیوە تەنانەت فەیلسوفەکانش زۆر کات وەکو مرۆڤێکی تەواو سەیریان نەکردووە بۆیە ڕەتفعلێک دروست بووە بۆ یەکەم جار داهێنانی قوفڵدان لە دەمی ئافرەت لە ڕۆمەکانەوە دروست بووە کەواوکو کلی لە قوفڵ بن ئافرەت بۆی نەبووە گۆشت خوا وتیانە قەیناکە بە نان بخوا ئافرەت بۆی نەبووە ینی مافیەوەی نەبووە بڵێ من لە ڕۆژی قیامەتە زین و ئەبمەوانێ و ئەچمە بەهەشتەوە یاخود حساب و کتاب و جۆرەشتان لەگەڵاکرێ وەکو دکتۆر ئاماژەی پێکە ڕەتفعلێکی بێگومان تون بووە ئەم ڕەتفعلە وای کردووە کە ئێستا بە ئافرەت بووتێ النصف الأفضل بە مساوات و یەکسانی شەوە نەوەستاونەتەوە بەڵکو پێوتێ النصف الأفضل لە کاتێکا کە یەکسانی بۆ ژن و پیا و گرفت و کێشەی زۆر گەورە دروستەکە بۆ خۆیان ئێستا بانگەشەی زۆر گەورە لە ئەوروپاوە بەرز بۆتەوانێ کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئافرەت تۆ یەکسان بکەی بە پیاو زۆر کەس هەوڵی یاوە ئەوە بکە بەڵام بۆتە پیاوێکی شکست خواردوو و ئافرەتێکی ناومێت ئافرەتیان کرد لە دایکایەتی کە لە دوای یاڵاوانێ بینەسەری و زۆر گرفتی تریان دروست کردوێ ئەم گۆڕانکاریانە کە لە ڕەگەزاکرێت ئایا ئەکرێ سنوورێکی هەیە بڵین ئایا تا ئێستا سەرکەوتووە سەرکەوتونی عیلم چی ئەڵێ دەرهەق بەم گۆڕانکاریانە دەرەنجامەکەی بەرەو کێڕوە بەڵێ خۆت تەبەن جێندەر ینی جاران وەکوتم ئەوترا ینی ئینسان یان نێرە یا مێیە کێ دیارەکات کرۆمۆسۆم و هۆرمۆنات و پێکاتی لەش جێندەرەوێ بڵێنە دوو هۆکاری تریش دەورە بینێ لە دیاریکردنە یەک کەسەکە خۆی تێڕوانینی کەسەکە خۆی هۆکاری تێڕوانی کۆمەڵگە بووی کۆمەڵگە بووی ئەمانە ینی
يعني يعني أو هنا علمية يا أو فطري وطبيعي الإنسان تيكبش كنن تاج حد يعمل سرقة تاج حد يشيت السرطان توبوي طبعا أم جندرة وكتمان يعني وما عملي لقلا كان كسك خوي آزاد شي وخوي الله بجيري كشكل يعني وكل لبوار كان يترى لبوار مادة كانت 8 يا قناغ كي عمري دياري كان لو قناغات رتوانه تمييز بكات وبريار باوك جونز لاخرين السياره مثلا يا زورشتي لا تنات لروجاوش مثلا منال رجنادن مثلا تماشى عندي افلام كرجنادن مثلا عندي ممارسات عندي تماشى فيلمي تماشى فيلمين حتى رجنادن الزواج مثلا كتشي لم مسألة كزور لو أنت حساس ترها زور يعني شتيكي زور مصيرية بدرس يخيانة زور مصيرية يعني زور إشي زوري لسركن كمنال يعني نكر منال هيني بدس خويتي جنسي خوي بقول بلكو نابي دايك باوك دجبة والثقافة يعني دجبة مثل جندر وترانس جندر يعني قوريني جنس وجتانا نابي دجي اوان شخصين لغلا بكري يعني طبعا موضوع هارون بدكتور يعني اگر هاتو يسبب بهم قانون بيت اگر منالك 8 بيون صاله وحو صاله ده صاله خوي كره ببي خلقت كره بلام عليك كا من حزم لويك كجبم داوا دكا ببي قانون كخوي بقوري بكج دايكو باوكي ليا دسوسانن اجرين دغريان وفغان لان رولا وامك رولا مو اواتي ام توبي كتو كريكي جوان بيتو پروردت بكين بلا مالين من حزم لك شتي ليردا قانون بشتي من لك عملياتي بو بكري طبعا محاسبه دايك باوك كا شلون ريغري لكن حتى نابي ثقافتي دجبه جندر وترانس جندر حتى هوموسيكشواليتي يعني بابنا هارو قزبازي وشتانه لما كان هين بكري من عائلة كي سوريات بولام لخصخانة باوكك من الكينا بو دايكي اشتانات بيوت رام كردو خوم من الكانم رام كردو لسر مسألة ام جندر وترانس جندر وام جورشتانه كلا اوروبا يعني بلا سويد بو يعني ده صلاة بسر من الكاني خوتانا منت جا قزم لويا يعني ايوه يعني شلون منالك رقي ادن لو تمنى يعني هنقاي كوا مصيري بنيت كان ممكن سبينة طبعا مشاكل صحي زوري اللي بيتو خوش تهروا اساني يعني كوري خوي بكاتك شي خوي بكاتك كوري جاري بس جسر بروسي كي بابلين البسر يعني عمليه كي اضافه بو جراحك ابي جاري بخشة تجدير يعني هرمونات كي زور وتا قرانكاري لا لجسمي أكر يعني بابل هنا جنسية ثانية كان مسألة دنقو مسألة مو مسألة عضلات وأمجورشتانة قران كاري بس أكره إن جا دواء لرجع عمليات وهنا أكره أميشتا لو بارا مشتا نجشتو نازم تاج حدك يعني طبعا علم نزيهنية يعني ما قرواب زين بحوث علمية مسيسنية يا مؤدلجنية يعني بأيديولوجيا نكراوة بهلاتشون لأوروبا لأمريكا بحوثي علمي بأيديولوجيا كراوة أمرو كمثلا تو بونمونا مثلا جاران شذوذ جنسي بلا كتابة طبية كان بس سيكشوال ديفيشن حساب كرا نخوشي يسا أو نابي باز بكرت يعني بيشتر هربا عقوبة هبوا دعي بقناخ قرانكاريان تاكردو يعني هيني بحوثي علمي كوتو جير كاريجري سياسة وجير كاريجري ايديولوجيا فرمانيان بيدري مثلا يان قناعتي اگر دكتورة كان يا قناعتي او جيتي كداي بحثكاكا مثلا جيتي بحثك مع بوبكبا واراستيا مثلا اترواب زين بحوث نزيهن وبحوث دكتور يعني من اشتكم خوين دو سبارت بآفتك خوي آفرد بو حزي كدو بيبي بكر وفعلا هرمونات داوته وفعلا سنيان بريوتوا وكمل كاريان بو كدو نشترگري بلام خوي اعترافك عليه دوای نشترگري كان من اسا كرم بجستا بلام لنا خو هر ميلكي كچيتيم تياماوا واستج اوهم علاج درماني كبكاري هنم يعني دج بجستي خوم هر بونمونا هورموني آفتيتي تياما زالا بسر ما زالا بيت بلام امي درمان بخوم بوي كجاي تركبي بكموا و كوريكيش كسرنجام خوي اكوجيت
خۆی کوژێت ئەوە بوو کە جەنابەت ئاماژەکەت پێ بەڵێ یعنی ئەماڵێ بنیان کرد بە ئافرەت جلی ئافرەتانێ لەبەر کردم چەند ساڵ ممارەسیان کردم قژیان پێ درێژ کردم بەڵام من هەر حەزم لە لێخوڕینی لۆری و حەزم لە گرتنی سیلاح بوو کە مەش تەبیعەتێکی خۆیەتی سەرنجام چەند مقابلەی هەیە لە ئینتەرنێت بە فیترەیە یعنی دوای سەرنجام خۆیە کوژێت ئەمە شکارێکی شکست خواردووە ئەو تەطبیقاتانی کە لە واقعا کراون هەم بەشی پیاوان هەم بەشی ئافرەتان هەمووی سەرنجام شکستی خواردوو ئەگەرێکێک بە ئەنجام لەبەر پارە پێدان و ئەوانە بێدەنگی خۆی بک ویژدانی خۆی بێدەنگکە بەڵام لە واقعا ئەوانەی کە ڕازگۆ بوون ئیعترافیان کردووە کامە فەشەلی هێناوە بەڵام لەگەڵ شاوک و ماوسا فەرمووی فکر و فەلسفەی لە پشتیوێتی ئاراسەیەکی تەوەجوهێکی سیاسی لە پشتیوێتی ئەمریکی لە پشتیوێتی کە زۆرترین پارەی تا سەرف بکەن بۆی ئەم شانە سەر بگرێ بەحساب من نازانم لە دوایە یعنی دوای مەسەن دوای چەند ساڵە خۆت زانێمە شتێکی تازە هێشتا ممکنە جیلێکی تەواو هین نەبوو بێت ئایا ئەگەر جیلێ دوو جیل مەسەرن ئاوای بەسەرهات چی ڕوەدا نەخۆشی نەفسی مەسەلەن نەخۆشی کۆمەڵایەتی یا کۆمەڵە مەشاکلی کۆمەڵایەتی ئەم جۆرشتانە چنە مەشاکلی ڕوەدات دراستی سەیسەر بێتەساتێک کە زۆربەی خۆکوژی لەناوانەیە کە جنسی خۆیان قوربان ئێستا فەلسفەی تەشاؤم هەیە تەشاؤم کە خۆکوشتن و ئینتیحار و وڵا دکتۆرشتی سەیسێ دەبینی کە ئەچی بۆ ئەوروپا کەسێکە بینی و تەمەنی 22 ساڵە بە عەرەبانەیە کەسێکی تری گەنج پاڵی پێێنێ مەمکەم ژێکی لە دەمایە ئەمە چیاڵێ وڵای ئەحساسی وایە کەمە مناڵە هەر لەو بابەتی جێندەروانەوە دکتۆر ناسح دەرهاویشتەکانی چیە جێندەر خۆی یەکێ لە گرفتەکانی ئەم شتانە بوون کە ئاماژەمان پێکرد لە دەرهاویشتەکانی بۆ نمونە کە هەر ئەمریک مجتەمعی ئەمریکی خۆی پێ قبوڵ نییە بۆ نمونە هەندێک پیاوە ئەڵێ من لە طبیعەتە ئافرەتم و من جێندەرم گۆڕی و بە ئافرەت دەچێت لە نفوز نێرەکە لە ئەبا ئەویکا بەمێ دوایی ئەمە لە کایەکانی ژیانە و کومی حسابی بۆ کرێت بۆ منە چەندین کەس ڕاضی کردووە تا ئەسەکەمی بەدەست نهێناوە لە پیاوانە بەڵام بێسە وڵێ من مینم چۆتە ناو ئافرەتان و لە ئافرەتانە یەکەم بەدەستهێنێ یا بەکارهێنانی خوارێزارتان کات WC ئافرەتان هەیە و پیاوان هەیە ئەڵێ من ئافرەتم لەبەرەوە خۆی خاتە ناو ئافرەتەکانە و لە واقعا پیاوە بەڵام دیعایەوە کاوە فعلەن ڕۆیشتە لای دکتۆر و ناوی خۆی نووسی وڵێ من دکتۆر من کوڕم نیم و ئێستا کچم بەمە کۆمەڵی کێشەی دروست کردەوە کەوایلی هاتووە تەنانەت یعنی ڕادەربڕین لە ئەمریکا لێرا بۆتە جێ ئیشکالیت کە هەندێک کەس دش بەمەوە ساونەتەوە گرتویانن و سجنیاکردون لەبەرەوەی کە بە زۆر ئەیانێ ئەم واقعە بچەسبێنن بەسەریاندا دەرهاویشتەی زۆر یعنی قورسی هاتوۆتە پێشەوە کە مرۆڤ لەوە دەرچووە کە هەر بڵێ من یعنی ئەو ئازادی بەرفراوانی کە داویانە بە ناوی جێندەرەوە لەوە دەرچووە کە تەنها بڵێ من نێرینەیە کە بڵێ من مینەیە کە بڵێ من نێرینم بەڵکو لەوە دەچۆتە دەرەوە دەڵێن ئەبێ مافی ئەوەم هەبێ کە من ببم بە ئاژەڵ لەبەرەوە طبیعیە هەندێک کەس مافیان داوتێ عملیاتەکە دەموچای وەکو پشیلەی لێبێ عملیاتەکە ئەگەر بۆشی نەکرێت جلوبەرگی سەگ لەبەرەکە بە 10,000 کەسەیە کە اعترافیان کردو ئێمە کاکە جنسەکەمان حەزمان لەوەیە کە سەگ بین بۆ خۆیان گۆڕیوە بە سەگ و جلوبەرگی سەگ و حەپێنەکەن یعنی ڕێزی خەریکە مرۆڤایەتی بەرەو ئەوە ڕائیشانی پرسیاری لەسەر دابنرێ ئەم هەموو جگە لەوەش جەنابی دکتۆر گەورەترین کێشە ئێستا ئەمڕۆ چۆن دروست بووە بۆ باری پزیشکی وای لێ هاتووە کە پێش کەوتووە خەریکە لە مەسارەکەی خۆی لە ئاچێ جاران لە شارێکە ئێمە بە هەر شاری سلێمانی بەنمونە بێنینەوە لە ساڵێکە 1000 عملیات دەکرا بۆ نمونە 2000 عملیات دەکرا ئەم 2000 عملیاتە عملیاتی ڕخۆڵەکیۆرە بوو عملیاتی چاو بوو بۆەوەی کە باش بێتەوە عملیاتی دەمارەکانی دڵ بوو عملیاتی شکاوی بوو عملیاتی پێست بوو کە سوتا بوو چاک بێتەوە ئێستا ئەگەر هات و 2000 عملیات بکرێ 200 عملیاتی شکاوی و چاو ئەمانەیە ئەوی جانکاری هەمووی بۆتە عملیاتی تەجمیلی لێوی بەرزەکاتەوانێ عملیاتی سنگەکە عملیاتی چۆنی جەستە نەماوە عملیات دەکەی لە دەموچاویا پێشەش عملیات دەکات یعنی چی ئەمە یعنی کۆمەلگا مجتەمع و مرۆڤایەتی لە جیاتیەوەی بەرەو مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی بڕوا یارمەتی نەخۆش و پیر و پەکەوتە بدا تەنها بۆ ئەو کەسانن کە دەوڵەمەنن کە پارەیان هەیە کە دەیانەوێت هەموو شتێک بە VIP ئەنجام بدەن و ئەیانەوێت هەموو کایەکانی ژان بەرەو لارەتی بەرن ئەمەش وا دەکات کە مرۆڤایەتی لە ڕووی دەرونیەوە تێک بشکێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێک بشکێ لە ڕووی خێزانیەوە لە ڕووی خێزانیەوە چونکە ئەمان پێیان وایە خێزان کۆبەندە و خێزان دەڵێن سجنە و خێزان بە کۆبەندی ڕژناوە بن وای لێ دێ کە خێزانیش نەما مرۆڤایەتی بەرەو دواوە بڕوە و بەرەو پوکانەوە بڕوە ئایا ئەزانی ئێستا ژمارەی دانیشتوانی ئەمریکا بەرەو کەمتر ئەڕوا راپۆرتێکم خوێندووە سەبارەت بە ئیتالیا کە وا بڕوا 100 ساڵی داهاتوو هەمووی 25 ملیۆنیان ئەمێنێتوانێت کە ئێستا نێزیکی 6 ملیۆنن کە ئەمەش وا دەکا مرۆڤەکان شوێن حەزی خۆیان کەوتن ئیتر نەوە نامێنێ وەچە نامێنێتەوە
ڕۆڵەکان پەروەردە نابن جگە لەو گۆڕانکاری جنسیە تو ئێسەکانی بێنێ پێشچاوی خۆت یعنی باسی ڕۆمەکانەکەت ئەگەر باسی ڕۆمەکان بێنیتە پێشچاوی خۆت بڵێ جێشی ڕۆما چی بوون ئەگەر هاتو پیاو بوون خۆیان بافەت کردوێ کاتە هەوی بە تەنورەوە شەڕیان کردووە ئایا ئێستا جێشی ئەمریکی کە پیاویان تایە لە سنگەران ئەگە بڵێن وڵای ئێمە ڕەگەزی خۆمانە گۆڕین وا هەستەکەین ئافرەتین ئایا بەجلی ئافرەتانەوە بێن بۆ جەنگکردن یعنی کۆمەڵێک تراژیدیا مصیبەتی زۆر ئۆکرانیا ڕێگەنادەن ئەم ترانسجێندەرە لە ئۆکرانیا ڕێگەنادێت بە جێندەر رووسیا زۆر دژە رووسیا لەسەر زۆر دژ بوو لەسەر ساسێکی ئاینی بەس ئۆکرانیا نە لەسەر ساسێکی واقعی کە بینی ئۆکرانی ئێستا لە شەڕان خەڵکی زۆر بۆی لە شەر خۆی بجێتەوە لە من ئافرەتم خۆیچێتە محکەمەڵی من پیاوم بەڵام پیاوەتیمەوەی باشە ینی هەتا ئێستاش ئێمە ئەمە بۆ جێندەر بۆ ئەەکەن ئامانجیان چێ لە جێندەر ئایا کەمکردنەوەی لە ڕووی دیموگرافیەوە دابەزاننی ئاستی ژماری دانیشتوانە ئایا ئەمە ئەکەن بۆ هەندێک ئەڵێن ئەمە دش بە ئیسلامە بەس شتەکە ئاڵۆسترە لەوەی کە تەنها بڵێن دش بە ئیسلامە چونکە دش بە مرۆڤایەتیە ناو خۆیان نایکە بە فترەی مرۆڤایەت بە فترەی ئینسانەکانە ئەم کارە بۆچی بەم شێوەیە یعنی ئەگەر دقت بگرین ئایا بڵی ئامانجی هەندێک ئەڵێن ئامانجی ئابرووی لە پشتەوەی چونکە لە ڕاستیە کە باسی بەرهەمێنەکرێ پیاو دێتە پێشتاوە پیاوش خێزانی لەسرە دەستێکە گرانەکە ئیشەکە بەتابەت لە ئەوروپا و لە ئەمریکا هاتن ئافرەتیان لە ماڵ هێنایە دەرەوە بردیانە کارگە و کارخانەکان دایاننا بەچی بە ڕێژەیەکی هەرزان چۆن ئابووری دکتۆر ینی لە ڕووی ئەوەی کە دەستی کار زیاد بکەن لە ڕوویەوە کە ئافرەت لە ماڵەوە بیان نەدیان نەدەرەوە جێندەرەکە لە ئەساسا بۆ ئەو بێ فێمینیزم لە سەرەتاوە آخر ئامانجەکەی ئەمە بووە دەبەم شێوەیە کار بکە دکتۆرگیان نازم مەسلەی ئێوە هەمووتان هینتان پرۆتۆکلات حکەما سەهیۆن یعنی هەندێک کەس تەبان باوەڕی پێ ناکاڵێن ئەمە شتێکە دروستکراوە دوای کۆمەڵە قەراراتە هەندێک لە هینی حکەمای یعنی پیاو گەورەکانی جوولەکە دایانناوە نەخشەیەکە بۆ سێتەرەگرتن بەسەر بەشەرێتە لە هەموو ڕێ یعنی ئەمە بۆچی ئەمە یەکێک نەبێت لەو پرۆتۆکۆلانە کە جوولەکە زۆر ممکنە زۆر دامەکرێ زۆر پارەی بۆ سەرفەکرێ خۆتانزان ئێستا مەسەلەن جوولەکە لە عالەمە یعنی دژە سامیەت عقوبەی هەیە حتا گومان خستە یعنی هەر ڕەخنەکردن لە هۆلۆکۆست هەیمەنەی جوولەکە بەسەر عالەمە شتەکە ناشارێتەوە کاتەمانە چییە مەسەلەمە بەشێک نەبێت لەو معامرەیە کە ئەوان لە بەشەرێتیەکەن خۆزانی تێڕوانی جوولەکە بۆ بەشەرێت چۆنە هەموو بەشەرێت بە غۆیم ناوەنێن کە غۆیمیش هەموو بۆ خزمەتکردنی جنسی جوولەکە خەڵقکرا ئەوە بیرەکەنەوە و مانعێنی ینی هەموو بەشەرێت لە ناو بەرن منەمە ینی بە دووری نازانم چووکە مۆشیرەکان بوو ئاماژە بۆوە دەنیان ئەگینە معقول لە بەشەریەت ینی ئەوە لە خۆی بگاتەوە ئاستا لە خۆی بکات تۆ یعنی علمیەن خۆت دیارە بۆکو ڕۆژی نیوەڕۆ ئەمە ڕۆژە ئەمەشەوە ئەمە نێرە ئەوە مێیە لە کرۆمۆسۆماتە لە هۆرمۆناتە لە ڕووی جەستەیوە لە ڕووی دەرونیەوە مەسەلەن پێکاتەی جەستەی ئافرەت لە هەموو ڕێکۆ جیاوازە لە پێکاتەی جەستەی پیاو لە ڕووی دەرونیەوە جیاوازن لە ڕووی سەعداداتی جەستەی و کۆمەڵایەتی و لە هەموو شتێکەوە جیاوازن یان بە فترت جیاوازن یان سەز دوو مناڵێنەیەکیان کچێکیان کوڕ هەل لە مناڵیەوە کەس فێری نەکردن ئەو مەلی بەلای کۆمەڵی یاری کچانە ئەڕوا و مەلی بەلای کۆمەڵی یاری کوڕانە ئەڕوە ئەو دوو مناڵش کە ئاماژەت پێدا ئەنتحاری کرد ئەوە یەکێک بوو لە کێشەکانی یانت بیکەنەکرد بەڵامە خۆی سەر ئەوە هۆرمان و هۆرمۆنوشتان شەر ئەچوو بەلای یاری کوڕانە ینی ئەم شێواندنە ئەم تەشویهە لە فترەی بەشەریەتە بۆچی یەکەن ینی ئەمەوە دەرەخە ینی بەشەر بگاتە ئەم ئاستە لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی فەلسەفە و لە ڕووی علم و هینەوە اینجا بێت دەستکاری شتێکی ئاوە ڕۆن و هین بکات معنای وایە ئەمە من پێم وایە هەر وەکو جەنابەت ئاماژەیەکت پێ کرد کە هەندێک بابەتی زانستیش هەیە ئەمڕۆ بە فیکری و فەلسەفی کراوە واتە کۆمەڵێک ئەجیندا و ئایدیا هەیە لە پشتەوە پارەی تاسەرف دەکات دەوێت ئەم خەڵکە بەمەوە سەرقاڵ بن ئەیانێ مرۆڤایەتی تەنها کۆمەڵگەیەکی مێگەل بن
یعنی ئەوەی کە لە ڕاگەاندنەوە پێشکەشیان نەکرێ ئەوەی لە سوسیال میدیاوە دیعایی بۆ دەکرێت ئەمان تەنها کەسانێکی مستەهلیک بن تەنها ئەوە بن بیر لەوەکەنەوە کاسپی بکەن و پارەکە سەرفکەن لەو شتانە کە بۆیان عەرزەکرێ بۆی ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە بەشێ لە گەنجەکان تووشی ئەم مصیبەتە بن لای خۆشمانی گرتوتەوە ئافرەت هەیە چەند عملیاتی دەموچاوی کردو بەس دەبەر لە سوسیال میدیا کۆمەڵی قسە بکە و کۆمەڵی دیعای بکە و کۆمەڵی پارە کۆ بکاتەوە طبعا خۆشیان زیاتر تەشویهەکەن پارێکی زۆر سەرفەکەن هەیە تەواو خۆی تەشویه کردووە بە جۆرێ زۆر ناشرین بووە پەشیمانە تووشی حاڵەتی نەفسیە دکتۆر لە ڕووی نەفسیەوە ئەم ئینسانە بۆ گۆڕانکاری لە خۆیاکە بۆ ڕازی نییە بەخۆی بۆ ڕازی نییە بۆ بەشەی کە هەیەی باشە ئینسان نازانێت چۆن خوا دروستی کردو ئاوا جوانە ئاوا بەرهەمێکی باشتر ئەبەخشێ ئاوا ینی ڕقی لە خۆیەتی ئەم ئینسانە گەڕانیوە لەسەر فترە ڕاستی کە نەتیجەشی دوورکەوتنەوە لە خوا و لە بەرنامەی خوا فراغێکی ڕۆ من لەبیر بێ لە یەک دووە قەلەمەوە پێشا باسی ئەشاعرەمان کرد باسی حەسن قوبەحمان کرد خەریکە هەگەمە و قەناعەتی کە ڕەئی ئەشاعرە لەوەی کە العەقل لا يستقل بمعرفة الحسن والقبح شتێکی ڕاستەوە تا ئەوە بەشەر ئەیسلمێنیە لەم سەردەمەیە لەم پێشکەوتنە کە لە هەموو ڕۆیەکویان ئینسان غەزووی هەمووی شوێنێکی کردووە اینجا ئاوا لە بیرکردنەوە ئاوا دابزێتە ئاستێکی وە پەست و ئاستێکی وا نزم ئاوا فترەتی خۆی بگۆڕێ بشێوێنێ ئەو ئاوا خۆی تێک بە یعنی ژیان لە خۆی تێک بەڕاستی ینی و بشکرێ بە یاسا بشکرێ بە یاسا بە ناچاری ئەبێ بەسەر وڵاتان حتا ئێستا عێراقیشی یەک بوو لە وڵاتانە هەرێمی کوردستانژی کێلەوانە بکە بێت لە هەموو زانکۆکانە فەرعی هەبێت سنتەری جێبەجێیەکەی باشە ئەگەر ناقامچی عقوباتی اقتصادی ئامادەیە یعنی کۆمەڵێک کەس وان لە کۆمەلگاکان کردووە لە وڵاتەکان کردووە کە ئەم وڵاتانە تەنها مجرد بووکەڵێ بن لەبەر دەستی ئەمریکا و ئەوروپایە و ئەبێ ئەوە سرفکەن تەنانە لە فکر و ئایدیا ئەوە بە زۆر یعنی تەدەخول عنەکە بە چه پێوەرێک قبوڵە کە وڵاتێکی ئەمریکی بە ئاینێکی ترەوە بە فکر و فەلسفەیەکی ترەوە بێتە وڵاتێکی دیکەی تری وەکو سعودیە بۆ نمونە کە پێی بڵێ ئەبێ منهەجەکەت بگۆڕی ئەبێ دەستکاری بکەی ئایا ئەمە عکسەکەی قبوڵە بۆ نمونە وڵاتێکی تری ئێمە بە ئەمریکا بە ئەوروپا وڵاتێکی ئەوروپی بڵێ ئەبێ منهەجەکەت بگۆڕی ئەبێ فکرەکەت بگۆڕی بۆ فڵان بابەت ئەوروپا خۆیان وەکو مامۆستا دکتۆر ناسا ئاماژەی پێکرد من ساڵی 1936 لە فەڕەنسا یاعترافیان بۆ کرد ئافرەت حەقی تەمەلوکی هەیە لە ساڵی 1965 لە بەریتانی ئەقراری ئەم حەقە کرا لە ساڵی 1969 لە هند ئیقراری ئەم حاڵەتە کرا بە هەر حاڵ ئێمە ئەگەینە ئەو دەرەنجامەی کە جێندەر حاڵەتێک کە دژ بە فیتڕی ئینسان دەرەنجامی فەراغێکی ڕۆحی سەری هەڵداوە بە شەریەت گەشتۆتە لوتکە لە بواری مادە و مادەپەرستی خۆشیان نازان کە چیەکەن و بەرەکی و هەنگاوانیان حاڵەتێک لە ئینتیحاریان بۆ دروست بووە ئێستا زەواج ناو ئەنێن بە جەحیمی زەواج هەندێک لە ئافرەتان هەندێک لە پیاوان دۆزەخی زەواج و هاوسەرگیریان ئێستا فەلسفەی تەشاؤمی لە فەڕەنسا لە ئەوروپا سەری هەڵداوەکە یعنی ڕەشبینن بەرامبەر بە هەموو شتێک بەرامبەر بە هەموو حاڵەتێک ئێمە تەبعەن بەم جۆرە دێنە کۆتایی ئەم بەرنامەیە سوپاس بۆ هەردوو بەڕێزان جەنابی کەریم و جەنابی دکتۆر ناسا ئاروزەری ئومێدمان وایە کە ئەگەر شتێک ما بێ یەک شتی بچووک بڵێم وەکو چۆن ما بعد الحداثە هەیە من پێشبینیەکەم کە ما بعد الجەندەریش هەبێ وما بعد الجەندەریش دێت ڕۆژێک دێت هەموو ئەم فکر و بچوونانە ئەڵێن ئەمە هەمووی هەڵە بووە بەڵام نازانم ئایا شتێکی باشترە هێنن بۆ یا خراپتر چونکە وای لێ دێ مرۆڤەکان نەک ئەوەی کە لە مرۆڤێتی لەدەزەدەن نەک ئەوەی ڕەگەزە دەزەدانێرێ خۆی کابەمێ مێ خۆی کابەنێر وردە وای لێ دێ بەرەو تەشبیهکردن بە ئاژەڵان وەکە ئاژەڵانکردن بە سەرچاوی بۆ ژیانی مرۆڤەکان وای لێ دێ کە مرۆڤەکان جارێکتر هەنگاوێکی تر بەرەو نزمتر ئەڕوا بۆیە طبیعیە کە ژن و ژنخوازی لە نێوان مرۆڤ و ئاژەڵەکانە ڕووبدا و ئەشیکەن بە یاسا ڕۆژە لە ڕۆژان کە بەداخەوە ئەمە ما بعد الجەندەرە کە هیوادارم ڕوونەدا بەڵام بەداخەوەی کە ئەوروپا دەستی ئەمەش ڕووەدا ئەگەر ژیان بەردەوام بێ سەردەنگۆی جەنگی جیهانی سێهم زۆرە تەمەنەوە لە چەند وڵاتێکەوە باس ئەکرێ بۆی کە دوور نییە لە چەندمانی داهاتووە خی گەورە و لایەک پارێزێ سوپاس بۆ هەموو لایەک تا دیدارێکتر بەخوای گەورەتان ئەسپێری